ئەوەی کە ئەم بانیە ڕوویداوە بەرامبەر بە دوو کارمەندی کەناڵی بەڕێستان ئەو دوو کارمەندەی بەڕێزان ئێمە پەیوەندیمان کردووە بەڕێوەبەراتی پۆلیسی هەولێر بەداخەوە تاگۆساییش لە دوای هیچ وەڵامێکمان وەرنەگرتووە لە ڕێگەی خۆشمانە هۆڵمان داوە کە لە ڕێگەی ئاسایشی گشتی هەرێمەوانێ زانیاریمان دەستکەوێت لەسەر ئەو دوو کەسە بە هەمان شێوە تاکوێسا هیچ وەڵامێکمان وەرنەگرتووە بکە ئایا ئەم کەسان لای ئەوان گیراون یاخود لای ئەوان نەدان بە چەند لایەنەوە کردووە کاک دیارە ئێمە وەک خۆمان پەیوەندیمان بە دوو لایەنەوە کردووە تاکوێسا هیچ زانیارێکمان وەرنەگرتووە لەسەرەوەی کە ئایا گیراون لای ئەوان یاخود نەگیراون تەنها بۆ دەرن کە هیچ زانیارییانە لە ئێسادا یاخود هەندێکی کەش کە ئێمە پەیوەندیمان پێوە کردوون ئامادە نەبوون وەڵامان بدەنەوە ژیانی ئەو دوو ڕۆژنامە تەوامی ڕۆژنامە نووسانی کوردستان لە ئەستۆی هێزە ئەمنیەکاندایە لە ئەسۆی حکومەتی هەرێمی کوردستاندایە ئێمە حکومەت دەبینی ئەو حکومەتێکمان هەیە کە بەردەوام ئیدعای ئازادی و دیموکراسی دەکات بەڵام لە کاتی تاقیکردنەوە جدیەکاندا بەداخەوە ئەمە نابینێت بۆیە ئێستا سەلامەتی گیانی ئەو دوو ڕۆژنامە نووسە بەڕێزەی کەناڵەکەتان بۆ تەواوی ڕۆژنامە نووسانی کوردستان لە ئەسۆی حکومەتی هەرێمی کوردستان و هێزە ئەمنیەکاندایە بەتایبەتی هێزە ئەمنیەکانی شاری هەولێر